تاریکی باڵی بەسەر پرۆژەی ڕووناچیدا کێشاوە. شکستی حکومڕانی یەکێتی و پارتی هاوڵاتیانی ناچار کردووە بۆ نیتی ئۆتۆمبیلەکانیان بکەنەوە و بە باتری ئۆتۆمبیلەکانیان ڕووناچی دوکانەکانیان بە داگیرساوی بهێڵنەوە. وڵای بەڕاستی وەزعمان نییە زانین معقول نییە یعنی ئەم پرۆژەی ڕووناکیە بۆ بە تاریکی لێمان ئەوە تا لە وڵاتانی تر شەڕ و ئاژاوەی وڵاتی خۆمان ئارامە سەقامگیرە کارەبا نییە بەڕاستی ئەمە وەزع نییە لەم خەڵک یعنی ئەم خەڵکی تایە بەڕاستی وڵای ئێمە لە مەجبوریە ئیسا وارماناوە لە باتری سیارە بۆ شەحنی موبایل بۆ گڵۆڤ یعنی وا ڕەمەزانە ئینسان خەڵک بە ڕۆژووە پێویستی بە ئیسراحەتە پێویستی بە ڕووناکیە. دوای 3 ڕۆژ لە بڕانی کارەبای پرۆژەی ڕووناچی مۆلیدە ئەهلیەکان بە مەرجی وەرگرتنی 7,000 دیناری پێشوەختە لە هاوڵاتیان گەڕانەوە. هەر خاوەن مۆلیدەیەکیش کار بە مۆلیدەکەی نەکات لا دەبرێت و مۆلیدەی دیکە لە شوێنی دادەنرێت. نووسراوەکان بۆ کردین بە سوپاسەوە لە دوێنێشەوە لەسەر خەتنی داری ئەم شارە هاوکارمانن لەگەڵمانن ئێمەش بە سوپاسەوە جوابەکەیمان قبول کردووە ئیش بە مۆلیدەکانەکەین لە دوێنێشەوە هەنێکمان ئەگەر ئیشی پێنەکەن ئەو نیوەی تر وڵی ئەوە ئیجراتیان لەگەڵاکەن ئەم داری کارەبام خۆشمان لە بەیانیەوە لەسەر خەتین لەگەڵ برادەرەکانمان هەر مۆلیدە ئیش بە مۆلیدەکەی نەکا بێ مۆلیدەکەی ئیش پێ ناکا مەفروزە لای بەرن چکە مۆلیدە بۆ ئیشکردن کراوە کێشەکی پارەوەرەگیری و بەستر لەسەر بۆ 120 ساعتە 130 ساعتە ئەویان هێشتا یەگەڵا نەبووەوە بە زێرامیم 7,000 کووەکەینەوە کە موزە هەبوو لە ماڵەکەی کە تعویزەکەینەوە ئەگەر زیاب و ئەی گەڕێنینەوە کەم بوو لیان وەرەگرینەوە. سندیکای مۆلیدە ئەهلیەکان دەڵێن بۆ 15 ڕۆژ بڕی 7,000 دیناری پێشوەختە بۆ هەر ئەمپێرێک لە هاوڵاتیان وەردەگرین دواتریش نرخەکان دەگۆڕێن. بڵین هەر ئەمپێرێک 7,000 دینار پێشێکی وەرەگیرێت بۆ ماوەی ئەم 15 ڕۆژە با بزانین پێشهاتەکان چییە بێ بەڵێ بۆ 15 ڕۆژەدا ئەم 15 ڕۆژە بزانین ئەم پێشادانێت ئەگا بەکۆ چی ئەبێ بەڵێ هەر کاتێک کارەبا بڕێ ئێمە هەڵێکین لە 4 عەسر هەڵێکین بۆ یەکی شەو لە 4 بەیانیش بۆ 5 بەرەبەیان هەڵێکین بۆ کاتی پارشەوە. ئەگەر هاوڵاتیەک بنمونە بڵێ من پارەکە نادەم یان چیان ینی ڕوبەڕووی ئێوە بێتەوە کاتە چیەکەن کارباکەی بڕێ بێگومان کارباکەی بڕین بەڵێ ئێمە ئێستش چەندین مۆلیدەمان هەیە سەحەب مۆلیدە پارەی کۆنی لای هاوڵاتی ماوە ئەم کە ئەم شتێشکرا لە دوایە کە داوایان کە پێشکی وەرگین لەسەر ئەوە بوو. ئەمە وێنەی شارێکە کە باجی بێباچی دەسەڵاتداران دەدات شوێنە کە تیایدا کارەبا لە مافێکی سەرەتاییەوە بۆتە ئامرازی بازرگانی و فشارێکی تاقەت بروکێن بۆ سەرژیانی ڕۆژانەی هاوڵاتیان. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی بۆ هەر ئەمپێرێک 7,000 دینار وەرەگرین پێشەکی بۆ ماوەی ئەم 15 ڕۆژە.